خانەنشینە تازەکان ئەم مانگەش موچە وەرناگرن. پێتان دەڵێم چارەنووسی موچە و ئیکرامیە خانەنشینە نوێەکان چی بەسەردێت. زیاتر لە 30,000 فەرمانبەر لە سەرەتای ئەم ساڵەوە لە هەرێمی کوردستان خانەنشین کراون، بەڵام ئەو خانەنشینانە تا ئێستا موچەکانیان وەرنەگرتووە. ئەویش بەهۆی تاوانەبوونی مامەڵەی دۆسیەکانیانەوەیە لە بەڕێوەبەرایەتی خانەنشینی هەرێم. هەر بەهۆی ئەوەشەوە ئەم مانگە ناوەکانیان نەخراوەتە ناو لیستی موچەی مانگی سێ و موچەکانیان وەرناگرن. باپەی زانیاریەکان کە لە چەند سەرچاوەیەکی ئاگادارەوە دەستیوار کەوتووە، چاوەڕێ دەکرێت تا مانگی داهاتوو ناوی خانەنشین کراوەکان ڕەوانەی بەغدا بکرێت. بەپێی قسەی ئەو سەرچاوەیە بێت مانگی 4 یا 5 ئەو خانەنشینانە موچەکانیان وەردەگرن. وتیشی سەرجەم موچەکانیان بەسەریەکەوە پێدەدرێت و خانەنشینە تازەکان 4 یان 5 موچە بەسەریەکەوە وەردەگرن. سەبارەت بە خەرجکردنی ئیکرامیەکەشیان ئەو خانەنشینانە دەبێت دوای وەرگرتنی موچەکانیان پێیان بدرێت، بۆیە لەگەڵ وەرگرتنی موچەکانیان یان مانگێک دوانتر خانەنشینە تازەکان موچەی ئیکرامیەکەشیان پێدەدرێت. باشێکی خانەنشینەکان کە خزمەتیان 25 ساڵ زیاترە 12 موچەی ئیکرامیەیان پێدەدرێت. هەرچی خانەنشینەکانی تریشە کە خزمەتیان لە 25 ساڵ کەمترە 6 موچەی ئیکرامیە وەردەگرن. بەپێی هەموو بەدواداچوون و زانیاریەکان بێت دەبێت تا مانگی 5 سەرجەم خانەنشینە تازەکان موچە و ئیکرامیەکەشیان وەرگرت بێت.